هاو نیشتمانیانی خۆشەویست، ئەمن کوردێکی دانیشتووی ئوروپام کە هەموو ڕۆژێ هەوڵ دەدەم ڕۆژانە یەک یان دوو لە ڤیدیۆکانی خۆم دابنێم سەبارەت بە بیر و بۆچوون و ڕەنگەکانی خۆم بەرامبەر بەو شۆڕشەی کە هیوادارمە تا دوایین ڕۆژەکانی کە شۆڕش سەر دەکەوێت بتوانم لە دانانی ئەو ڤیدیۆانە و پشتگیریەکاندا بتوانم چالاک بم و بتوانم لەگەڵتان بم و بە دڵنیاییش لەگەڵتاندا دەمێنمەوە. بۆچی ئەو شۆڕشە زۆر گرنگە و بۆچی ئەو ڕەوتە نابێ ڕابوەستێ و ئەو جوڵانەوەیە نابێ ڕابوەستێ؟ خۆشەویستان، کۆماری ئیسلامی یەکێک لەو حکوومەتە مەترسی دارانەیە کە هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە هەرچی چالاکی سیاسی بوو، هەرچی بۆنی ئەحترازی لێدات، هەرچی فکرێکی هەبوو لە ناوی برد. لیستەیەکی ڕەشی دامەزراند، زۆربەی هەرە زۆرە کەسە ناودارەکانی ئێران کە ترسی لیانی هەبوو هەمووی لە ناوبردن لە ئوروپای، هەمووی لە ناوبردن لە پاژماوەکانی ڕێژیمی پاشایەتی هەتا بگرێت دوایین نەخۆست وەزیری ئێرانێ کە تەنانەت لەو نەخۆست وەزیرە دژی ڕێژیمیش پاشایەتیش بوو، ئەویشی لە ناوبرد. دایانجار بەختیاری هەوڵدا ترۆری بکاوە ئاخیرەکەشی سەرکەوتوو بە لە ڕێگای نزیکترین ڕەفیقی خۆی ڕابەختیاری ترۆر کرد و لە دواتریش گەورەترین ڕێبەری گەلی کورد، ناودارترین کەسی کورد کە لە دنیادا نێودار بوو، دکتۆر قاسملووی بەڕێز، دکتۆر شەرەفکەندی، هەموو ئەوانەی ترۆر کرد. هەر بۆیەش چەند ساڵە ئێران ئەسپی خۆی بەو جوری کە پێی خۆشە تاو دەدا و هیچ کەسیش نێ پێشی پێ بگرێت، چونکە هەرچی مخالفی خۆی بوو لە ناوی برد. پەیامی سەرەکی من ئەوەیە ئەوڕۆ دەمێ باسی بکەم. جمهوری ئیسلامی ئێران ئەوەندە مەترسیدار و ئەوەندە پیس و چەپەڵە کە تەنانە دوای کردووە ئێمەی کورد یا ئێمەی ئێرانی لە دەرەوەی وڵاتیش لی دەترسێت، لە دەرەوەی وڵاتیش لی دەترسێت. یعنی لەباری تەبلیغاتیەوە، لەباری دڕندەیەوە ئەوەندەی کار لەسەرمە کردو، ئەوەندەی متمانە و باوەڕ بەخۆبوونی ما ضعیف کردووە کە ئێمەی کورد و ئێمە ئێرانی لە دەرەوەی وڵاتیش ناوێری سەرهەڵێنی. ئەمنەوە بە چای خۆم دیوە، من دوێنێشدا پەیامەکەمدا کوتم ئێمە 5 هەتا ڕەنگە 10% کوردەکان یا ئێرانیەکان بوێرین دەنگی خۆمان بەرزکەینەوە. ئەگەر زۆر کەس دەڵێ ئێوە جێتان گەرم و نەرمە و قسان دەکەن، وانە هەموو کەس ناوێرێ. ئێمە کەسانێکین کە دەزانین و بوێرین و دەزانین ئەو وڵاتە ئەو سیستمە دەبێ لە بینچیەوە ئەو وڵاتە دەبێ ڕزگار بکرێ. ئێمە قسان دەکەین، ئێمەش ناتوانین دانیشین دەست لەسەر دەستێک داین. بەڵام ئەوڕۆپەیان و خاهش و داوای من لەو کوردانەیە کە لە ئوروپا دەژین، لەو پەڕی نیعمەت و بەڕەحەتی و ئاسایشدا دەژین، بەڵام تەنیا لەبەر ئەوەی کە ساڵێ جارێک یان بە چەند ساڵ جارێک بچنەوە. پێم خۆشە ڕێک ئەوەی گوێ بدەنێ هاو نیشتمانیان، پێم خۆشە ئەو هاوڕێ و برادرانی کە ڕەنگە هاوڕێ و دۆست و جیرانەکانی منیش بگرێتەوە، ڕەنگە هاوڕێی من هەر لەو ئاپارتمانی کە تێیدام بگرێتەوە. پێم خۆشە داواتان لێ بکەم بۆ ئەوەی کە ساڵت جارێک یان بە چەند ساڵ جارێک بچنەوە، حاصل و بەرهەمی زەحمەتی خۆتان هەچی هەیە $10,000 هەڵی دەگرن، تەنان فقط دەچنەوە لە یەک سەفەری لە ئێرانی خەرجی دەکەن و زۆر کەس، زۆر خەڵکی خۆمان کە نەبوونن، نەدارن یان جوانیان هەیە، ئەنگۆ دەچن بە خەرجکردنی پوڵ، بە شەندە و ڕەندە دادانی پوڵێکی کە بە هەزاران زەحمەت لێرە بۆ خۆشتان پەیداتان کردووە، دەچن لێرە خەرجی دەکەن. خەڵکێکی زۆر جیرۆرەی ئوروپا دەکەن، خەڵک وە دەزانێت لە ئوروپاڕا پوڵ ڕۆکراوە، نازانێ ئەوەش چەند ساڵە لێرە زەحمەت دەچێشن، بە یەک سەفەری هەمووی دەچن خەرج دەکەن. $10,000 $20,000 دەچن لە فاصلەی 3 هەفتاندا، یەک مانگی خەرج دەکەن، تەنیا بۆ ئەوەی ئەو سەفەرە توریستێتان لە دەست نەچێ. حازر نین لێرە یەک لایکی پۆستێکی فەیسبووکی یا ئینستاگرامی کە منێک یان پێشمەرگەیەک یان چالاکێکی سیاسی کۆمەڵاتی دایدەنێ حازر نین حتا پۆستەکەی لایک بکەن. جاوە بە خۆشتان دەڵێن ویژدانمان هەیە، بە خۆشتان دەڵێن ئێمە کوردین، ئێوەی کە ئێستا کچە خاڵ و کوڕە پور و خوشک و برازا و خوارزای ئێوە خۆیان بە گوش دەدەن.
خۆیان بەپشت دەدەن دەزانی ڕەنگە ئەگەر ئەو ڕەوتە توول بچێشێ 2 هەفتە 3 هەفتەی دی ڕەنگە نان نەبێ بیخۆن بەڵام ئێوە حازر نین فقط لە بەترسی ئەوەی کە نەکا ئەو ڕژیمە نەڕۆخێ و لایکەکەتان تووشی کێشەوەکە ئایا ینی ئایا ویژدان تا ئەو حەدەی بێویژدانی و تا ئەو حەدەی محافزەکاری و تا ئەو حەدەی ئێوە دەترسێن بەسە هەستنەوە چ دەبێ باگەر نەڕۆخایەوەش نەتوان بستنەوە دنیا خرا نابێ هیچ دڵنیابن دنیا خرا نابێ هیچ بەڵێکیش و پوڵ بۆ پەسەنداز دەبێ سەفەرەکانیش لە کۆڵ دەبێتەوە و دڵنیابن خزمەتێکیش دەکەن هێندە خەڵک شیفتە و جیرۆدەی ئوروپا نابن بەچوونەوەی ما بڵێنەوە دیسان خزمەکەمە هاتەوە لە ئوروپارە لوتی عمل کرد و دیسان هاتەوە 2 خانووی کڕی ئەوەی دەزانن بەشێکی زۆر لە خەڵکی ما بە خاتری چوونەوەی ئێمە بۆ ئێران جیرۆدەی ئوروپایە بۆ دوایەمە دێتە ئێرە ئەوەی دەزانن برادێک پار لە فەیسبووکەی نووسبی فلان کەس کە لە سەردەشتی ڕاهات لە ئاوەکانی بریتانیای غەرب بوو ئەو کەسە خانووی هەبوو دوکانی هەبوو نازان چیە بوو بەڵام هاوڕەکانی پیان کرد بوو وەرە دەتوانین بە 2 ساڵان ئەوەی بکێت چەند بەرابەر وەرە ڕۆژی وهەیە تو لە ئوروپای ڕۆژی 30 میلیۆن تمەنی ئێرانت دەرامەت دەبێت ئەو قسە قۆڕ و پوچ و چەپەڵانەی کە ئێمە بڵاوی دەکەینەوە بەڵام ئەوڕۆ حازر نین یەک لایکی بکە یەک کۆمنتی بنووسین عیبە ئەو ڕۆژە ڕۆژیتی ئەو ڕۆژە ڕۆژێکە کە برایان و خوشکانی ما لە نێو خۆی وڵات پێویستیان بە پشتگیری مەیە ئەگەر ئەوان ناوێرن لە پۆستی ئینستاگرام و فەیسبووکەکەی خۆیاندا تەلەگرامەکەیدا شتێکی بڵاوکەنەوە ئەمە دەبێ پەیامەکانی وان بڵاوکەینەوە ئەوان دەیبینن نەبۆمان لایک دەکەن نە هیچ دەنووسن بەڵام دەیبینن ئەوان دەیبینن ئەگەر ئێمە شتێکی بڵاو دەکەینەوە کە لە ئیسفهانە چ قەوماوە کابرای شنۆی و پیرانشاری و سەردەشتی دەیبینیە وەرەی بەرز دەبێتەوە ئەویش دەچێت دەی تەبیعەتەنە کابرای شنۆی زانی لە ڕزاش خۆ پێشاندانە و نیروی ڕزایی ناوێرێ ناتوانێت بێ بۆ شنۆیە دەیوەرەی بەرز دەبێتەوە دەچێت لە خیابانێ هەچی پێی خۆشە دەیکە هەر بۆیە ڕژیم پێی سەرکوب نابێت دەنا شاری شنوێ مەگەر چییە ڕژیم ناتوانێت بیگرێت نیروی نییە نیرۆکەی بەشی ناکە ئەوەندەی هەشتی ماندووە مەگە شنۆ چەند هزار سەرباز و پاسداری تێدایە با هەمووی 2000 تێدایە با 3000 تێدایە شنۆلانی کەم 56,000 نەفەر خەڵکی هەیە هەر بە بەردان نا هەر بە جنێوانیش بچن پیان ناوێت کەوا بوو نیروی نییە نیروی شارەکانی دیزاران دێنە تکایە ئەوانەی لە ئوروپیان تکا بێ هەڵوێز مەبن بەسە با ڕۆژێکی کەڕ چوینەوە باس بە و دوینێ چوینەوە ئەو پاییزی شار بچینەوە شار ئەو ساڵ پاییزی ئازادی بە لە ئێرانی باگەر چوینەوە شەرم نەکەین با بڵێن لە ئوروپای هەر خواردتان نووسستان کەیفتان کرد با ئەوەندە ڕوێشمان هەیە بڵێن ئێمەش چالاکیمانە بۆ ئێمەش ئەخبارین گۆن دەگەیاند ئێمەش شتین گۆن بڵاو دەکردەوە ئێمەش خەبەرەکان بڵاو دەکردەوە ئەوە تا هەموو ڕۆژە پەیام دێ لە شارێکی چووکەی وەکو شنوێڕام و ڕۆژە پەیام دێ دەڵێ ئەو شۆ دەچین ماڵە فلان جا 6 دەسووتێنین هەر شەوەکەش هەمەلی کراوە دەی ئەگەر ئەمن و تۆ بڵاوی نەکەینەوە چۆن ئەو خەڵکی دیاگای لێبێ ئەمن شتم داناوە بە هەموو دەمایە خۆی 5 لایکی بواتوە بەڵام لانی کەم 50 پامی لێران ڕەبات دەڵە کاکە دیتمان چون ئەوان ناتوان لایک و کۆمنتی بکەن ئەوان دەیبینن ئەوە ئەمەینا ئەگەر ئەتۆ شتی منە لایک کرد ئەمن کۆمنتم بۆ شتی تۆ نووسی بڵاو دەبێتەوە بڵاو دەبێتەوە خەڵک دۆستی من شتی تۆ دەبینێ دۆستی تۆ شتەکانی من دەبینێ خەڵک شتەکە بڵاو دەبێتەوە با بە هیچ تێناچێ هیچی تێناچێ فقط بڕێک جورئەت و ورە و غیرەتی دەوێ ئەنگۆ دەزانن هەر ئەوەی کار ئەوەی کە ئێمە دەربەدەر بووینە زۆربەی ئێمە لە خۆشیان ناتوین حتا ئەوەی کەسێک کە مشکلی سیاسیشی نییە هاتۆتە ئوروپایە بە خاتری ئەو سیستمە غەڵەتەی بووە کە لە ئێرانی حاکماتوە جایان بەڕێ نەچوە یان بێکار بووە یان دەرسەکەی بۆ ئیدامی تەحسیل بۆ نەدراوە یان ئیستخدام نەبوو بە دەلایلی کێر هاتووە کەمی دەگەڕێتەوە سەر ئەو سیستمی ئایانگۆ پێ خۆشە هەرەوەی کە ساڵە جارێک دەچنەوە دیارە غەریبەتی سەختە هەرەوەی کە دەچن 2-3 ساڵ لێرە لە غەزاخۆری و ڕێستوران و ئێرە کار دەکەن
حاصل و بەرهەمی سێ 4 ساڵ زەحمەتکە و 15,000 دلار دەچن لە یەک سەفەری 15 ڕۆژەدا لەوێ بۆ دۆست و هاوڕێ و ڕەفیق و خەز بوو کەسی خەرج دەکەن و دێنەوە ئەو نیشانەوەی ئەنگۆ غەریبی بۆنگۆ سەختە دەی غەریبی کە سەختە ئیوەیە و سیستمەنگۆی غەریب کردوێنی دەیوەرن وەک پیاوان بە هەموو دەست و دەستی یەک دەی ئێستامە دەزانین ئوروپا چەندی تێدایە ئێستا فەنلاند نزیک 20,000 کوردی لێیە کوردەکانی باشوور کەوەلانی کە بەداخەوە 99% کوردەکانی باشوور لە هیچ ڕووداوێکی ڕۆژهەڵاتی کوردستاندا لەگەڵنی بەڵام دەرسەدێک 1% ئەوان بەڕاستی گوڵن هەر ئەوەن دەشمان لەگەڵ کوردەکانی باشوور بەلانێ فەنلاند 20,000 کوردی لێیە ئەگەر دای بنین 10,000 کورد لە فەنلاندێ بێ ئەمە چوینە پێش دەشتی سفارەتێ خۆپێشاندانمان کرد و حکوومەتەوە دەڕوخی هەموو وڵاتیان سووتان پاسدار هەڵدێ نیروی نظامی هەڵدێ ئەوە هەموو مجەسەمەکانی هێنانە خواردوێنەکان هەم سووتان قەت لە ئێرانەوە نەقەوماوە بەو حاڵش 1000 کورد کۆ نەبووەتەوە 1000 کورد غیرەتی نەبوو بێت لە بەردەست سفارەتێ هیچیش ناڵێن بە لیباسی جوان گەرم و گورد چوینە فەقەت هاوار دەکرد هیچ چیریمان نەکردو یعنی ئەمە تا ئەو حەدەی بێغیرەتی براشمان لەوێ برامان لێ کابرا کوڕی گوژراوە لەسەر قەبران حاضر نیە مستەحەبێ کە حاضر نیە 800 میلیۆن تمەین دەدەنێ قەت حەزەمینێکی دەنێ حاضر نیە لە هیچ بگوزەرێ دەڵێ نا بۆ دەزانێ بە 800 میلیۆن و بە چەند میلیاردی ژیانیوی تەمین نابێ ئەگەر دەیان 800 میلیۆنیش بدێنێت و دڵت خۆش نییە برای کوردی ئێرانی من دڵت خۆش نییە ئەتۆ دڵت خۆش نییە ئەتۆ دەبێ ئەتو ناتوانین دەبێت دڵت بتۆخێ بۆی کە ناسێری ڕەزازی لە نزیکەوە ببینی دەی ئەوە نیشانەوەی ئازادی نێدی بۆ ناسری ڕەزازی نەیە لە شنە و پیران شار و ماباد و کرماشانی کۆنسرتی نەبێت شکەی پێ بکەی برای من ئەتو دەزانی ئەگەر لەکن ئەو گۆرانی بێژە بەنیێو بانگانی خۆت دادەنیشی گۆرانی بۆ دەڵێن چ تامێکی هەیە کە حازری بۆی هەیە ئەگەر بۆت بگونجی حازری هەموو سەرمایەکەت بدەیت دێ هەموو ئەوان لەبەر هەمی ئەو ئازادیەنە کە حکوومەتی ئێرانی لە ئێستان دوێتی بەسە بە جارێکی و خۆبینەوە بەسە بە ئەگەر خۆشمانەگە غیرەت ناکەین بالانی کەم منداڵەکانمان ئازاد بن دەبێ ئەو قسەی دکتۆر قاسملووی بە ئاوی زێر بنووسرێ واقعەن دەبێ بە ئاوی زێر بنووسرێ کە دەڵێ ئەگەر نەسلی مە فیداکاری بکە منداڵەکانی مە و نەسلەکانی دوای مەدەحەسێنەوە وەکو فنلاندیەکان کەم لە فنلاندم دەزانم نەسلی پێشتریان شەڕی کردووە ئێستا سەربازەکانی نەسلی پێشیان کەمیان 100 ساڵ و تەمەنیان نزیک 90 ساڵن ئەوانەی ماون وەک گوڵی دایان پارێزن دە ساڵ ڕۆژی سەربەخۆی فەنلاندێدا ڕێز جمهور دەچێتە کنیان نانیان لەگەڵ دەخوا دەڵێ ئەنگۆ ئەو وڵاتە بۆ ڕۆژی گیان کەمە ئەستا دەو ئارامیشەی دای ئەگەر ئەمە وا بکەین سبەی لەبینەوەکانی مەوا لەمە دەکەن ئەگەر واژ لەمە نەکەن سبەی نییە منداڵی مەیە دڵخۆش دەبن بۆ خۆشتا هەمووتان دایک و بابن پێتان خۆشە دڵتان بتۆق پێتان خۆشە نان و بەرگ و لیباستان نەبێ بەڵام منداڵەکەتان کەفی ساز بێ دەیوا بکەن دە پێ لەسەر زەرجی خۆنێن مەچونەوە ئێرانێ جەهەندەم ئینقلاب سەری نەگرت بە 42 ساڵان نەچێ ئێرانێ جا تازە پێت وایە گەر تو دوو پۆستی فەیسبووکی ئینستاگرامی دانی ئێران هەموو خەڵکەی دەگرێگە چیوە کۆرە نەوەڵا ئێران خوددایکی بچیەوە دەیەوێت نیشان بدا وڵاتێکی ئارامە ئێران هەر پشتیوانی لێ دەکات بچیەوە هەروەکی یەک دوو جار چوێتەوە لە سفارەت یەکتوتەوە من محتەقد بە نظام ئەو دەمیش بڵێم محتەقد بە نظام دەچیەوە خلاص و بڕا بەڵام دەو ڕۆژەیدا پشتیوانی لێ بکە بەڵکو پشتیوانی تو لە هاو شارێکە لە جیرانەکەت بەڵکو ئینێرژی ئەوەی بداتەیە چیدی سەردانە نوێنێ و ئەتوش بۆ هەمیشە ڕزگار بی دکتۆر قاسم دەڵێ ئەگەر ئێمە فداکاری بکەین نەسلەکانی دوایمە لە شادی و ئارامشدا دەبن هەروەچی کە ئەگەر نەسلەکانی پێشمەش ئەو فداکاریان کرد بە ئەمە ئێستا تووشی ئەو جێرەوچەشەی نەدەبووی هەر بەڕاستی هەرەگە لە کۆماری کوردستاندا ئاغاکان و مەنگوڕەکان پشتی کۆماری کوردستانیان بەرنەدابە دروستە ڕووسیە پشتی بەدان بەڵام ئەگەر ئەوانش پشتیان بەرنەدابە کۆماری کوردستان بە دوو ڕۆژان نابوت نەدەبوو کەوا بوو وەرن با پشتی براکانمان بگرین
وەرن لە ئەوروپاش غیرەتی ئەوەندەوە هەبێ هەمووتان وەرن با پێکەوە باگە سبینی خۆ پێشاندان بوو چوینە سەفارەتی پێشدەشت سەفارەتێ لە هێلسینکی و لە ئۆسلۆ و لە ستۆکۆلم و فرانکفورت بە هەزاران کەسمان لەگەڵ بێ دەبێ ڕێڕەداری نەبێ دەبێ هاوڕێیانمان لە شنە و سەردەشت و کرماشان و بیجار و سەقز بزانن کە کوردەکانی ئەوروپایە وەختە خەنی بن ئەوان چالاکی دەکەن هەر بەو ئیفتخارەیەوە بە خاتری دڵخۆشی مەش بێ بە خاتری وەی کە پێیان خۆش بێ ئەمە بگەڕێینەوە ئەمە ببینەوە دەبێت لەوێ چالاک بن خەڵکی کوردستان لەگەڵتانی و لەگەڵتان دەمێنینەوە دڵنیابن پشتی ئێوە دەگرین دڵنیابن ئێمەش هەرچی بۆمان بکرێت لەگەڵتان دەکەین بەڵام دڵنیام ئێوە لەوەی زیرەکترن هەر ئێوەن کە دەیبنەوە ئەوە سەلمانتان کە هیچ وڵاتێک هیچ هێزێکی دەرەکی هیچی بۆ ناکرێت دەنا چەند ساڵەمە هەموو دەپارڕینەوە ئەمریکا بێ دەپارڕینەوە خوددا ڕزگارمان کە هەموو جورە پاڕانەوەیەکمان هەیە بەڵام ئەوەی هەبووە هەر ئەوە بوو هیچ تەکانێکی خواردو هیچ شتێک نەگۆڕاوە بەس ئەوە ئێستا بەدەست خۆمانە لەگەڵتانی